بەڵە بارسلااوت لەبێ ئەمڕۆ بەرنامەی کاری دانیشتنی پەرلەمانی کوردستان لە چوار بڕگە پێگاتووە کە یەکێک لە بڕگەکانیان هاوردەکردن و فرۆشتنی بەرهەمەنەوتەکان لە هەرێمی کوردستان عراق کە هەمیشە چێکە لە پرۆژه یاسا گرنگەکان کە ئەمڕۆ لە نێو پەرلەمانی کوردستان دەنگی لەسەر دەدرێت پەسەند دەکرێت ئەمەی کە لە نێوم پرۆژه یاسادا هەیە وەکو لە دوو دانیشتنی ڕابردوو کە بڵین خوێندنەوەی تەواوی بۆ کراوە خوێندنەوەی دومیشی بۆ کراوە ئەمڕۆ دەنگی لەسەر دەدرێت وەکو لیژنەی سامانە سوچیەکان وزە لە پەرلەمانی کوردستان ئاماژەی پێکردووە پرۆژه یاسایەکی گرنگە بۆ ئێستا هەرێمی کوردستان بۆ ڕێخستنەوەی هاوردەکردنی ئەو بەرهەم و سوتەمەنیانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێتە ناوخۆوە ئەوەی کە لە ناو هەرێمی کوردستاندا هەیە بە تایبەتی لە ڕووی نرخ و کوالێتیەکەی بۆ ئەو نرخانی کە دادەنرێت بە تایبەتی بەشێک لەو سوتەمەنی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە دێت نرخەکەی گران لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەوێت ئەوەی ناوخۆش هاوشەوەی ئەو لێ دەکرێتەوە یان دەیانەوێت بەم یاسایە ئەمە ڕێک بخرێتەوە لەگەڵەوەشدا بڕگەی دومی بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان بیرۆکەی دوو پەرلەمانتارەکەیەکی لەسەر زۆربوونی نەخۆشی شێرپەنجەی لە هەرێمی کوردستاندا کە ئێستا وەگەوان ئاماژەی پێدەگەن ڕێژەکە لە هەڵکشاندایە بە بەردەوامی ئەوان بیرۆکەیشانەیە لەسەر ئەوە ڕێکار و ئەو حکوومەتی هەرێمی کوردستان چ کارێک بکات بە تایبەتی ئەو هۆکارانە چین کە لە هەرێمی کوردستاندا دەبێتە هۆی نەخۆشی شێرپەنجە و بیرۆکێکی دیکەشان لەسەر بێکاریە کە پەرلەمانتارێکی دیکە پێشکەشەکە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان کە تا ئێستا بە تایبەتی لە ساڵی 2015 تا ئێستا ئامارێکی دقیق لە بەردەستدا نییە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستاندا چەنە تەنها ئەوەندە هەیە بە گریمانە بووە ئەویش ئەو ڕێژەیە لە ساڵی 2019 بە دواوە بەردەوام ڕوو لە هەڵکشان بووە بە تایبەتی بۆ هاتنی ڤایرۆسی کۆرۆناوە ئەمانە راپۆرتی خۆیان لەسەر ئامادە کردو ئەندام پەرلەمانی بیرۆکیی لەسەر ئامادە کردو ئەو ڕێکارانە چین بۆ نهێشت و کەمکردنەوەی ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان لایەکی دیکەوە خوێندنەوەی پێشنیازی هەمواری یاسای بەخاوەنکردنی و زەویانی کە لە سنووری شارەوانیەکان و زیادە ڕۆن ئەمە یەکێک لە پرۆژە یاساکانەوە چوارەم بڕگە ئەویش پێشنیازی بڕیاری ڕۆژنامەگەری کوردیە لە هەرێمی کوردستاندا کە ئەم خوێندنەوەی یەکەمیان بۆ دەکرێت و هەروەها پێشنیازی یاسای بەڕێوەبردن و پاراستنی شوێنەکە لە پوری لە هەرێمی کوردستاندا ئەمیش هەر خوێندنەوەی یەکەمیان بۆ دەکرێت ئەمڕۆ لە دانیشتنەکەی پەرلەمانی کوردستاندا بەڵام ئەوەی کە هەیە پەرلەمانتاران زۆر جەختی لەسەر دەکەنەوە بەلایەنەوە گرنگە پرۆژە پەسەندکردنی پرۆژە یاسای ئاوردن و فرۆشتنی بەرهەمەنەوتەکانە لە هەرێمی کوردستان کە ئەمڕۆ لە بڕگەی یەکەمدایەوە دەنگی لەسەر دەدرێت و دەکرێت بە یاسا لە پەرلەمانی کوردستان و ئاڕاستی سەرۆکایەتی هەرێم دەکرێت بۆ ئەوەی ئەویش واژۆی لەسەر بکات و لە واقع بڵاوکرێتەوە و ڕێگەن بگرێت لەو قاچاقچێتی کە بەنەو دەکرێت لە خاڵە سووریەکان و ئەو نەوتە خراپە و سوتەمەنە خراپانی کە دێتە ناوخۆ ئەو سوتەمەنیانیشی بە قاچاق دەبرێنە دەرەوە بەم یاسایە بتوان ڕێگری لێ بکەن. بەڵێ هێرش